ڕێز و سڵاو بۆیەوە گوێگران و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی جومعەتان پێشکەش دەکەم. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوان لە شاری کرماشان، ئاگرگرتنی چەند ناوچەیەکی سەر بە شاری مەریوان، دەست بەسەرکردنی لاهۆر شێخجەنگی، بانگهێشتی 4 چالاکی خانشینکراو لە گیلان و خراپی دۆخی زیندانیان لە بەندی حوتی بەندینخانەی ئێڤین. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوان لە شاری کرماشان. ڕۆژی هەینی سیوێکی گەلاوێژ خانشینکراوان لە شاری کرماشان لە بەردەم سندوقی خانشینکراوانی ئەو شارە کۆبوونەوە و دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر شەریفە مەحەممەدی و خراپی دۆخی ژیانیان ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشمی شەریفە مەحەممەدی پێویستە ئازاد بکرێت و هەڵکردنی پلاکارد خوازیاری ئازادی دەستبەجەی شەریفە مەحەممەدی، چالاکی کرێکاری و بەندکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ئێڤین، بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێڕێژی هەڵاوسان، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها بایەختانی ڕژیم بە ژیان و معیشەتی خانشینکراوان بوون. ڕۆژی ڕابردوو هاوڵاتیەک لە شاری ئیلام بە بڵاوکردنەوەی ڤیددیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژ بە کەمتەرخەمی و نابەرپرسیاری شارەتداری لە ئاسپاراستنی هێمە و ژینگەی و شارە ناڕزایەتی دەربڕی. لە ڕۆژانی ڕابردوودا لە شارەکانی پارێزگای ئیلام کە بەدەیان ناڕزایەتی لەلایەن خەڵکەوە دژ بە نابەرپرسیاری و کەمتەرخەمی شارەوانیە و پارێزگایە لە ئاست خاوێنکردنەوە، پاراستنی ژینگە و هەروەها پێدانی هەقدەستی کرێکارانی شارەداری بەڕێوە چووە. ئەمە لە کاتێکدایە کە دانیشتوانی شارەکانی ئەو پارێزگایە خۆیان هەوڵی خاوێنکردنەوە و پاراستنی ژینگەی شارەکانیان داوە و دام و دەستگای ڕژێمیش هەموو کات ڕێگری لێکردوون. ئاگرگرتنی چەند ناوچەیەکی سەر بە شاری مەریوان. لە ڕۆژانی ڕابردوودا دارستانەکانی ناوچە سنووریەکانی گوندی هانەشێخان سەر بە شاری مەریوان ئاگری گرت و ئێستا سەرڕای هەوڵی خەڵک و ژینگە پارێزان بۆ کوژانەوەی ئاگرەکە، دیسان ئاگرەکە پەرەی سندوێتەوە و بڵاو بۆتەوە. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە ئاگرێک کە ماوەی چەند ڕۆژێک لەمەوە پێش لە ناوچە سنووریەکانی گوندی هانەشێخان لە شاری مەریوان دەستی پێکردبوو، ئێستا ناوچەکانی بناوە چڵە و دەرەوەرانی گرتووەتە بەر و هەردەچێت بڵاوتر دەبێتەوە. لە ڕۆژانی دەستپێکەوە تا ئێستا بۆ چەندین جار خەڵک و ژینگە پارێزان ئەو ئاگریان کوژاندووەتەوە، بەڵام دیسان ئاگرەکە گەشەی کردووە و بڵاو بۆتەوە. جێگای ئاماژەیە تاکو ئێستا دام و دەستگا فریاگوزاریەکانی ڕژیم هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان نەداوە و یان تەنانەت یارمەتی خەڵکی ناوچەکەشیان نەداوە. مەترسی وشکبوونی تاڵاوی هەشیلان و سەراو نیلوفەر. تاڵاوەکانی هەشیلان و سەراو نیلوفەر لە پارێزگای کرماشان کە بۆ ساڵانێکی دوور و درێژ وەکو سەرچاوەیەکی ژیان بۆ خەڵکیە و ناوچەیە بوو، ئێستا مەترسی وشکبوونیان لە ئارادەیە. بە پەیوەندەکان تاڵاوەکانی هەشیلان و سەراو نیلوفەر لە پارێزگای کرماشان کە ماوەی مانگێک لەمەوە پێش لە دۆخێکی باش و ئاسایی دابوون، ئێستا مەترسی وشکبوونیان لە ئارادایە و هەروەها ئەگەری لە ناوچوونیان هەیە. جێگای ئاماژەیە وشکبوونی ئەو دوو تاڵاوە بەتەنیا بەهۆی گەرمبوونی کەش و هەوای ناوچەکە و نەبوونی باران نییە، بەڵکو هۆکاری سەرەکی ئەم کارەساتە ناکارەمەیی بەرپرسان و خراپ بەڕێوەبردننی سەرچاوە سروشتیەکان لەلایەن بەرپرسانەوەیە. دەست بەسەرکردنی لاهور شێخجەنگی. بەیانی هەینی سیوێکی گەلاوێژ لاهور شێخجەنگی هاوسەرۆکی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان پاشەڕ و پێکدادانێکی چەند ساعتی دەست بەسەر کرا. بە پێی هەواڵەکان دادگای باڵای سلێمانی لە بڕیارێکدا بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئاسایی شوەمنێتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سازکردنی گروپ و لایەنە جیاوازەکانەوە حکمی لەسەر دەست بەسەرکردنی لاهور شێخجەنگی و چەند ئەندامێکی دیکەی بنەماڵەکەیدا. بەیانی ڕۆژی هەینی پاش تێک هەڵچوونێکی سەربازی قورس لە نێوان پاسەوانانی و کەسایەتیە و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، لاهور شێخجەنگی لەگەڵ چەندانە لە براکانی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکران. خۆپیشاندانی خەڵکی شاری شیراز دژ بە ناکارەمەیی ڕژیم. ڕۆژی پێنجشەماسی گەلاوێژ دانیشتوانی شاری شیراز دژ بە ناکارەمەیی ڕژیم و هەروەها پچڕانی بەردەوامی ئاو و کاربا ڕژانە سەر شەقامەکان. ناڕازیان بە وتنەوەی دروشمی ئازادی 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 لەسەر شەقامەکانی ئەو شارە کۆبوونەوە و
خوازیاری وەڵامدانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئازە و زیانانەی کە بە خەڵک گەیشتووە بوون. جێگای ئاماژەیە هاوکات لەگەڵ خۆپیشاندانی خەڵکی شاری شیراز هاوڵاتیانی ناڕازی لە تاران شەوی ڕابردوو بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی و خامنەیی و مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر لە ماڵەکانی خۆیانەوە دژ بەنا بەرپرسیاری ڕژیم لە ژیان و مایشەتی خەڵک ناڕەزایەتیان دەربڕی. بانگێشتی چوار چالاکی خانشینکراو لە گیلان چوار چالاکی خانشینکراو لە گیلان کە بەشداری لە کۆبوونەوەکانی خانشینکراوان لە ڕۆژانی یەکشەمە دەکەن لەلایەن دادسەرایە و پارێزگایەوە بانگێش کراون. بە پێڕاپۆرتەکان ئەو چوار چالاکوانە بە ناوەکانی یونس ئازادبەر، شۆهرە کەسایی، ئەمیر وەقاری و ئیبراهیم دانش پەشوە لەلایەن دادسەرای پارێزگای گیلانەوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی بانگهێش کراون. هاوکات ئەنجومەنی هاواهەنگی ڕێکخراوەکانی سنفی فەرهەنگیان لە ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئیدانەی گوشاری ڕژیم بۆ سەر چالەکانی سنفی کرد و خوازیاری کۆتایی هاتنی ئەم کردەوە لەلایەن دەوڵەتەوە بوون. خراپی دۆخی زیندانیان لە بەندی حوتی بەندینخانەی ئێڤین. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوانی سیاسی ڕاگیرا و لە بەندی حوتی زیندانی ئێڤین کە زۆربەیان بەندکراوانی سیاسی و عەقیدەتی دەست بەسەرکراون لە دۆخێکی زۆر خراپ تا دەژین و مافەکانیان بن پێ دەکرێت. بە پێی راپۆرتەکان بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بەبێ لە بەرچاوگرتنی یاسای جیاکردنەوەی بەندکراوان بە پێی تاوانەکانیان لەم بەندەدا ڕاگیراون و سەرڕای بنپێکردنی یاساکانیان لەلایەن ڕژیمەوە ژیانی ڕۆژانەی بەندکراوان وەکوە شکنجێ و گوشارێکی زۆریان لەسرە. بەڵێ بینەران گەشتینە دوایین هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی سێ شارومەندی بەلوچ لە زاهیدان. ڕۆژی هەینی سیوێکی گەلاوێژ هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە هێرش بۆ سەرماڵێک لە شاری زاهدان سێ هاوڵاتی بەلوچیان بە توند و تیژە و دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. بە پێی راپۆرتەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێزەکانی ئیدارەی تڵعاتی و شارە بە جلوبەرگی مەدەنیەوە لە کاتژمێر 8 شەو هێرشیان کردوە سەر ئەو ماڵە و تەنانەت بێڕێزیکی زۆریان بە دانیشتوانی دیکەش کردووە. جێگای ئەمەژەیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە بەتەنیا هاوڵاتیەک بە ناوی ناسر بەراهوویی ناسناوی بەدەستمان گەیشت و هێشتا هۆکاری دەست بەسەرکردنیشی دیار نییە. وەڵە بینەران گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.